پێشکردنەوەی کاتی دەوام هەتا کاتژمێر 3 شتێکی باش بوو. چونکە ئێستا موچە وا بزانم خۆم دەوامی حکومیم نییە بەس لە ئاهلی ئیشەکەم، بەس لەگەڵەوەی موچە باش بوو بۆ نمونە لە نەخۆشخانەکان بە تایبەتی کە بەیانیان عملیات ئەکرێت لە ئاهلیەکان ناکرێەوە شتێکی زۆر باش بوو و بۆ خەڵکیش بەڕای من زۆر باشە بێت. وەی لە وڵاتان زیاتر فەرمانبەران دەوامێکی درێژ ئەکەن، بەڵام لە پای ئەوەشدا خزمەتێکی باشی فەرمانبەران دەکرێت. بەڵام تۆ کاتێک کە ئەبینی بە نیوە موچە و موچەکە تاخیر ئەبێت وا لە فەرمانبەرەکە ئەکات دەوامی خۆی بە باشی نەکات. وامەوێت لێرەوە ئەو پەیامە بگێنم، هیوادارم مامۆستا دکتۆرەکان خزمەت بکرێن تاوەکو ئەوانیش خزمەت بە کۆمەلگا بکەن. هیوادارم چاکسازی لە ڕێگ و ڕیشەوە دەست پێ بکات. گۆڕانکاری کە حکوومەتی ئێستا دەستی پێکردۆ شتێکی زۆر باشە بێت، بەڵام بە مەرجێک بۆ نمونە کارمەندەکان و کارمەندانی کە لە فەرمانگە حکوومەتداندا ئیشەندەن پێویستە شایستەدارەکانیان پێ بدرێت، واتە معاشیان دوانەکەوێت، سالاریان دوانەکەوێت، کە ئەوش پێویستە بۆ ئەگەر بۆ نمونە ئەو شتانە بەتاوەتی پێیان بدرێت، ئەو شتانێک کە بۆ نمونە ئەو پارێکە وەریەگرن تاخیر نەبێ ئەوانش ئەتوانن ئەو کاتە پابەندیە و یاسانە بنواتە. پێم وایە ئەمە شتێکی زۆر باشە هەم بۆ هاوڵاتی هەم بۆ فەرمانبەران.